ڕۆژی 9 ئازاری ساڵی 1991 دانیشتوانی کەلار و ناحەکانی دەوروبەری لە دەست زوڵم و ستەمی بەعس ڕاپەڕین. هاوکات هەر لەم ڕۆژەدا خەڵکی دەربەندیخانیش بەشداری کارنەڤاڵی ڕاپەڕینیان کرد و ناوچەکەیان ئازاد کرد. ناحەی باوەنور کلیلی ڕاپەڕینی گەرمیان بوو. پێشمەرگە و جەماوەر پێکەوە کۆتاییان بە دەسەڵاتی بەعس هێنا. دیارە ڕاپەڕین هەنگاو بە هەنگاو بوو. یەکەم دەستپێکەی ڕاپەڕین ئەیرا بوو، ئەمە مەقەرفەوج بوو. ئەیرا بربەستێکی قایم بوو بۆ ڕاپەڕینەکە. لێراوە کە هێزی دوژمنشکا لێراوە کە فەوجێکی تیا بوو، ئەمە سەیتەرە بوو، مەدەڕەعەیەکی تیا بوو ئەیرا. ئەمە گازینۆیە، ئەم مەنتەقەی گازینۆ، ئەمە تۆ ئەیبینی ئەو بەربەردەسوور و ئەم بەرگازینۆی ئالێرە مەدەڕەعەیەک وەستا بوو نەی ئەڵا خەڵک ڕاپەڕینەکە یعنی ئەو لا بێ بۆم لە ئەم لا چۆ بوو لە بۆ ئەوەی خەڵک زیاد حەماس گەرێکی لە فترێکی کورتە پەلاماری ئەیرانەدا، پەلاماری ئەم باب نیزامیانەدا هێزەکەشکە لێراوە یەکەم هەنگاوی ڕاپەڕین کە کەلار دەستی پێکرد لێرا دیارە ئەیرا بە قووەتنی هێزی تیا بوو کە ئەم هێزەش کچی خوارد و ڕۆیشت. هێزی ئەوان هێزی جەماوەر زیاد پەلاماریدا. من لەو بەری جسرەی گوەردەسوور هەتا گەیشتمە ئەیرا، ڕەنگە هەمووی 5 دقەی نەبردووە هەموو کۆنتڕۆڵی ئەم مەعسکەرە کرا خەڵکی ئەم گازین و بەردەسوور وشە. پێشمەرگە یەکشتان پێ بڵێم ڕاستیەکەی ئەڵێم بۆ کۆمەڵانی خەڵک و بۆ جەنابیشتان ڕاپەڕین ڕاستە هەوێنەکەی یەکێتی نیشتمانی بوو. پێشمەرگە پارتیزانەکان هەوێنی ڕاستەقینەی بوون. پێشمەرگە دابڕاوەکانیش ئەو کاتە لە سەردەمی خۆی هەمووی ڕێکخراپبوون بە دەستە و بە پۆل بۆ ڕاپەڕین. یەکێ لەوانە کە دانرابوو ئێمە دانرابووین، مەسەلەن کاک مەحموود مراری دانراوی کۆمەڵی خەڵک ناوی خەڵکان نێرن شوێنەکانی بۆ دیاری کرابوو بۆ ئەوەی بچنە سەر ئەو شوێنانە. ئەم شوێنە بۆ ئێمە دیاری کرابوو سەیتەرەی گازینۆ. ئەمە بە بێتەقە ڕەنگە دوو فیشێکی تا تەقی ئەویش زیاد بۆ معنویات بوو. یەکەم تەقا خەڵک خۆی زۆرە کاتە ساحەوی ئەم تەقە من کردم ئەو تەقە ئەم تەقا ئازادی کردی، قوت کردی، یەکێتی نیشتمانی کرد. وەناغی دۆم چۆنە ناو مرکزی بازار یەکێک لەوانە منەظەمە بوو، دووهەم قایم قامێت بوو، سێهەم ئیستیخبارات و دارەی ئەمن و مرکزی شۆرتە بوو. ئەوەی ڕاستیە کە من چوومە ئەوێنە زۆر لە براد پێشمەرگەکان ئەوانەی کە لە ناو شارەبوویان دیاریکرا و کۆنتڕۆلی شوێنەکانیان کرد بوو. من چوومە ئیستیخبارات دووکەڵی لێ هەڵەسیا سووتاندیان. لەو فترا کەمێت تەقریبن چارێکی پێشەوە نیو ساعت دوو هەلیکۆپتەر هاتن هەرچی کۆنە بەعسی و بەعسیەکان بوو باری کرد و بردی. ئەوەی ماوە خەڵکێک ماوە پاسەوانەکان ئەوانە ماوە هەمویان چەکران و معنویاتی خەڵک ئەوەی ڕاستی بێت. ئەو ڕۆژە کە بۆیە حەزەکەم ڕاپەڕین خەڵوە وەکەم تەماشای نەکە ڕاپەڕین کووەڕانێکی مێژی بوو لە سەرتاسەری ئەم هەرێمەکەی سەتیاژی. یەکی لەوانە معنویاتی خەڵک زۆر باش بوو. خەڵک کردی ڕاستە ئێمە لەگەڵیان نابووین، ڕاستە ئێمە هاوکاریان بوو. ڕێخستنەکان خەڵکی دڵسۆز، خەڵکی ئازارکێش، خەڵکی زەحمەتکێش هەر هەموو لەسەر ئەم جادە بوو. ئەوەی خۆمان جاکەن و لە خەڵک نەخێت خەڵکێکی باشمان لەگەڵا بوو بە هیمەتی. ئێزگەیەکمان بوو بە ناوی ئێزگەی دەنگی گەلی کوردستان و سەردەما. ئەو ئێزگە هاندەر و ڕێپیشاندەری کۆمەڵانی خەڵک گولستنی کەرە. دیارە سەبارەت بە گەرێمە بەراوردێک بکەین لە کاتی ڕاپەڕین بۆ ئێستا ئەو کاتە ژمارەی گەڕەکەکانمان نزیکەی 8 گەڕک بووە. ئێستا نزیکەی 31 گەڕکمان هەیە، واتە 23 گەڕک زیادی کردووە. ئێمە لە پێش ڕاپەڕینە ئەتوان بڵێن هیچ شەقامێکی دووسایدمان نەبوو لە شاری کەلارە و هیچ ڕێژێکی سەوزاییمان نەبووە. گەر بەراوردی بکەین ئێستا ڕێژەی سەوزاییەکانی شاری کەلار، شەقامەکانی، شوێنە بازرگانیەکانی، بازاڕەکانی
هەمووی گۆڕانکاریێکی زۆر دەتوانن بڵێن بە 1970 لە گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەمەش بەهۆی ئەو پێشکەوتنانەی بەهۆی ئەو جوڵانەی بەهۆی ئەو گرنگیدانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە ناوچەی گەرمیان و شاری کەلاری داوە توانم بڵێم بژانەوەیکی زۆر باشی بەخۆی بینیوە ئەگەر بەراوردی بکەین هەرچەندە هێشتان زۆری ماوەبۆی بکرێ بەڵام خزمەتی باش کراوە لە سنووری گەرمیانەوە کاتاتوانم بڵم لە شاری کەلار ڕێژەی دانیشتوان بە بەراورد بە ئێستا زۆر کەم بووە ئێستا بە نزیکەی 250,000 کەسی تایە و ئێستا شاری کەلار شارێکە لە هەموو ڕوویەکەوە شارێکی کاملە بۆتوانم بڵێن ئامادەیە بۆی بیکەیتە مرکزی پارێزگایەکی سەربەخۆ بەتوان بڵم ئەو کاتە ئاستی خزمەتگوزاری بە ڕێژە نزیک بووە لە سفر بەڵام ئێستا ئاستی خزمەتگوزاریەکان زۆر باشە لە هەموو گەڕەکەکانی ئێمە لە کۆی 5 خزمەتگوزاریە سەرەکیە کە 3 خزمەتگوزاری بۆ ڕۆیشتووە هەموو گەڕەکەکانمان ئاوڕۆی هەیە و ئاوی هەیە کارەبای هەیە 2 خزمەتگوزاری کەمە کە ئەوش کێستاوکردنە لەگەر ئەو سەوزایانەی کە لە ناو گەڕەکەکە هەیە تەنها ئەو 2 خزمەتگوزاریەمان هەیە توانم بڵم لە دوای ڕاپەڕینەوە هەتاوەکو ئێستا سەر و 100 ملیار خزمەتگوزاری لە شاری کەلارا کراوە بۆی ئەمە خۆی بۆ خۆی گرنگیدانە یعنی ئەو جیاوازێ هەستی پێەکرێت کە ئەو کات خزمەتگوزاری چۆن بۆ ئێستا چۆن بوو شاری کەلار لە گەشەیەکی زۆر خێرایە و یەمەش بەپێی ئەو گەشە خێرایی شاری کەلار پلانی بۆ داانێ لە ئێستادا ئەوەی کە هەستی پێ بکەن کەمە کوڕی بێ لە ئەم سنوورە شوێنە گەشتیاریەکانە ئێستا گرنگێکی زۆر باش بەسەر ڕووباری سیروانەدرێت و هەوڵەدەین پرۆژە گەشتیاریەکان و شوێنە گەشتیاریەکانی بە شێوەیەکی سەردەمایانە و زۆر جوان دروست بکرێت بۆ فراوانبوونەی کە هەیە ئێمە ئێستا شەقامی 60 متریمان هەیە هەڵ بۆ ئەوە دەین کە بناغی شەقامی 100 متری دابنێ و ئەم پلانانە سەر بگرێت لە ساڵانی داهاتووە ئەو کاتە ئێمە هیچ ئەتوانم بڵم گرفتێکمان نابێت چکە ئێمە بەپێی فراوانبوونی شار چارەسەرکردنی قەرەباڵخی و جەنجاڵەکانی شار ئەبێت لەگەڵیا بکەین شوێنە بازرگانی و شەقامەکان فراوانەکەینەوە گەورەیەکەینەوە بۆی لە یەک چقا کۆ نەبێتەوە هەموو قەرەباڵخی خەڵک بەنسبەت ئێمە وەکو وەرزشکاری دێرین و وەکو وەرزشکارانی گەرمیان و کوردستان لە پێش ڕاپەڕین ئێمە لە کەلارە ئەگەر سێری کەلار بکەیت تەنها 2 یاریگای گەڵمان هەبوو یاریگای سەرەکی کە ئێستا یاریگایانی شێوانەیە کرابووە بارەگای عسکەری و کەس بۆی نەبوو نزیکیشی بکەوێتەوە نەک یاریتیا بکەوێت یاریتیا بکات بەڵام لە دوای ڕاپەڕین پێش ڕاپەڕین ئێمە 11 تیپی ملیمان هەبوو لە کەلار بە هەموو گەرمیانەوە نەئاگەیشتە 40 تیپی ملی لە کفریەوە هەتاوەکو بگاتە کەلار و باوەنور و ڕزگاریش تازە دروستکرا بوو بۆیە لە دوای ڕاپەڕین وەرزش بە تایبەتی تۆپی پێ هەموو بوارەکانی تر گەشەیەکی زۆر گەورەی بەخۆبینی لە ڕووی یاریگاوە لە گەرمیانە ئێستا لە کفری 2 یاریگای چیمەن هەیە لە ڕزگاری 2 یاریگای چیمەن هەیە لە کەلار بەگردە گۆزینەوە بە یاریگاکانی یانەی شێوانەوە 2 یاریگا تقریبان 7 یاریگای چیمەن هەیە لە باوەنور 2 یاریگای چیمەن یاریگایە گەورە و بچووکەیە بە هەموو شێوازێک یاریگاکان ئێستا ئێمە لە گەرمیانە هیچ تیپێکی ملیمان لەسەر یاریگای گەڵ یاری ناکات جیاواز لە هەموو عێراق ئەتوانم بڵێم ئەتوانن بەراوردیش بکەن بە هەموو عێراق گەرمیان لە ڕووی یاریگاوە یاریگای تۆپی پێ لە هەموو عێراق لە پێشترەکە ئەمە لە دوای ڕاپەڕین دەستکەوتی دوای ڕاپەڕینە و حکوومەتی هەرێمی کوردستانە و هەروەها هۆڵی داخراو ئێمە پێش ڕاپەڕین هیچ هۆڵێکی داخراو نەبوو تەنها لەم سنوورە لە کۆیەوە هەتاوەکو بگاتە کەلاریەک هۆڵی داخراو بوو ئەویش لە هۆڵی داخراوی فایقەسا بوو لە شاری سلێمانی ئێستا ئێمە لە گەرمیانە لە ڕزگاری هۆڵی داخراو هەیە لە کەلارە هۆڵی داخراو هەیە و لە کفریش هۆڵی داخراو لە 160 تەواو بوو بەهۆی قەیرانی دارایەوە وەساوە لە ڕوویانەوە ئێمە پێشتریانە نەبوو لە کەلارە تەنها تیپی ملی و هەڵبژاردەی کەلار و هەڵبژاردەی کفری و ئەو هەڵبژاردانە یاریانە کرد ئێستا ئێمە یانەی کفریمان هەیە یانەی ڕزگاریمان هەیە یانەی شێوانەمان هەیە پێشتریش باوەنوریانە بوو بەڵام دواتر بۆ کەمکردنەوە یانەکان لە باوەنور لابرا لە ڕووی یانەکانیشەوە
یانەکانی گەرمیان ئێستا کێبڕکێ ئەەکەن لە ئاستی کوردستان لە پلە یەک و لە پلە دوو لە پلە نایە بە شێوەیەکی گشتی لە پێش ڕاپەڕین وەرزش لەسەر گیرفان و بگرە لەسەر بگرێت زۆر دوورترین شوێنمان ئێمە لە سلێمانی بوو ئەڕۆیشتین ئەگەر بکرا بە ڕەحمەت بێ ڕزگار مەشەی خۆی ئەو کاسەرپەرشی کەلاریە کرد لەگەڵ مامۆستا خەلیوەلی لە ساڵێکە جارێک ئەگەر تیپێکیان بردایەتە بەغا بۆ یاریکردنی یاخود بۆ دیالە بەڵام ێستا سەیریکە یاری لە زاخۆ هەتاوەکو خانەقین یانەکانمان سەردانی شارەکە. ئەگە بەراوردێ بکەین لە نیوان ڕەوشی پەروەردە پێش ڕاپەڕین و لەگەڵ ساڵانی دوای ڕاپەڕینە ئەبینین گۆڕانکاریەکی نەوعی زۆر و بەرەو باش چوون بەسەر ڕەوشی پەروەردە هاتووە ئەویش چی لە ڕووی گۆڕینی پرۆگەرامەکان و ڕووی نۆژەنکردنەوەی قوتابخانەکان و ئەو قوتابخانانەی کە دروست کراون لەسەر دیزاینێکی تازەتر و شێوازێکی جوانتر بنیات نراون و هەروەها ژمارەی بینای قوتابخانەکەمان پێش ڕاپەڕین 185 قوتابخانەمان هەبوو کە لە ئێستادا 400 قوتابخانەمان هەیە لە پێش ڕاپەڕین هەفتە ئامادەیمان هەبوو لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی گەرمیان لە ئێستادا 54 ئامادەیمان هەیە و هەروەها باخچەی مناڵان کە پێش ڕاپەڕین تەنها 3 باخچە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی گەرمیانە هەبوو کە لە ئێستادا 28 باخچەی مناڵانمان هەیە ژمارەی مامۆستایان بە بەراورد لە چاو ساڵانی پێشوو لە پێش ڕاپەڕین تەنها 1000 مامۆستامان هەبوو ئێستا زیاتر لە 10,000 مامۆستامان هەیە تەنانەت ژمارەی قوتابیانی خوێندکاران کە پێشتر تەنها 20,000 قوتابی خوێندکار هەبوو ئێستا 83,000 قوتابی خوێندکارمان هەیە و ئێمە تەمۆحمان زیاترە بۆ ئەوەی هەوڵ دەین و بەرنامەیشمان هەیە کە بتوانین ئەم ڕەوتەی پەروەردە کە بەرەو باشتر چووە لە باش بەرەو باشتر بین.